لە ماوەی ڕابردووە بەدەست پێشخەری ئێوە کۆمیتەیەکی هاوپشتی لەگەڵ بزوتنەوەی کرێکاری لە ئێراندا پێکهاتووە. 8 فێبریوەری واتە 8 یەکێک لەو چالاکیە گەورانەی ئەنجام دەکە لە بەریتانیا و دانیمارک و فەڕەنسا و چەند وڵاتێکی تر خۆپیشاندانی گەورەی یەکێتە کرێکاریەکان بوو بۆ پشتیوانی لە خڕۆشانە جەماوەریەی ئێران و بزوتنەوەی کرێکاری ئەوێ. ئەگەر لە زاری خۆتانەوە بڕێک زیاتر سەبارەت بەم کۆمیتێ و چالاکیەکانی ببیستین و هۆکاری پێکهێنانەکەی. کۆمیتەی هاوپشتی لەگەڵ جوڵانەوەی کرێکاری ئێران لە دوای کوشتی مانگی لە 16 مانگی نۆی پارداوە ئەوە کاردانەوەیکی گەورەی لە ئاستی جیهان و لە ئاستی ئێرانە لێکەوتەوە و بە تایبەتی ئەو ناڕەزایەتی سەرتاسەریەی کە سەرجەم شار و شارۆچکەکانی ئێرانی گرتەوە ژنان لاوان و کرێکاران لەسەر جەم شارۆچەکانی ئێران جش بە ڕژێمی جنایەتکاری جمهوری ئیسلامی ئێران هاتنە مەیدان و ڕۆژ بە ڕۆژ ئەم جوڵانەوە ناڕەزایەتیە گەورەترە بۆوە و ئەتوانم بڵێم بزوتنەوەیەکی شۆڕژگەڕانەی ڕادیکاڵ چەپ کە هەموو سنوورەکانی پچڕان واتوانم بڵێم لە مێژووی هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی ئێران و هەموو ئەو ناڕەزایەتیانەی کە لە درێژەی دەسەڵاتی ڕەشی جمهوری ئیسلامی ئێرانە بووە بێوێ سەرجەم شار و شارۆچکەکانی گرتەوە ژنانی ئازادی خواز لاوان و وەکرێکاران بە شێوازی جۆرا و جۆر ڕوبەڕووی دەسەڵاتی ڕەشی جمهوری ئێران بوونەوە و دیارە ئەم جوڵانەوە ئەم فرۆشانە شۆڕژگەڕانەی خەڵکی ئێران نەک تەنها لە ئاستی ئێرانە بڵکە لە ئاستی کە کاریگەری ئەم جوڵانەوە شۆڕژگەڕانەیە هەموو سنوورەکانی دنیای پچڕان و ئەمە بۆ هۆی ئەوەی کە لە پشتیوانی کاریگەری ئەم جوڵانەوە شۆڕژگەڕانە بۆ هۆی ئەوەی کە ڕۆی پشتیوانیەکی گەورەی خەڵکی ئازادی خواز و پێشکەوت و خواز و ڕێکخراوە تەپ و کۆمۆنیست و ڕێکخراوەکانی جیهان بێتەوە و دیارە کۆمیتەی هاوپشتی لەگەڵ جوڵانەوەی کرێکاری ئێران هەوڵێ بوو کە لە ماوەی دەستپێکردنی ئەو ناڕەزایەتی جەماوەریەی کە لە ئاستی ئێرانە بڕێکەوت بوو ئێمە وەکو حیزبی کۆمونستی کرێکاری کوردستان لایەنێکی ئەساسی بووین لە دەرەوەی وڵات بۆ چۆنێتی ڕاکێشانی پشتیوانی ئەحزاب و یەکێتە کرێکاریەکان و ڕێکخراوەکانی ژنان و خەڵکی ئازادی خواز و متەمەد هەر بۆیە وەکو لایەنێکی دەست پێشکەر لەسەر تاسەری وڵاتەکان ئێمە پشتیوانی خۆمان بۆ ئەم جوڵانەوە شۆڕژگێڕانەی ژنان و لاوان و کرێکارانی ئێران دەربڕی بە شێوازی خۆپیشاندان و پیکێتکردن و بەدەستگرتنی ناوەندەکانیشان لەسەر جەم وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا ئێمە پشتیوانی خۆمان لەم جوڵانەوەی ڕاگەیان و بە دوای ئەوەی کە دیارە لە نێو گای گرنگ بوو بۆ ئێمە لەسەری ڕابوەستین چۆنێتی ڕاکێشانی پشتیوانی خەڵکی ئازادی خواز و چینی کرێکاری وڵاتان بوو لەسەر جەم وڵاتانی ئەوروپا کە چۆن بتوانین خەڵکی متەمەدنی دنیای شارستانی بینە پشتی ئەم جوڵانەوەیە بە تایبەتی ئێمە لە ڕابردووە لە پەیوەند بە عێراق لە پەیوەند جەنگی ئەفغانستان و سووریا دوێکمان پشتسەر نابوو لە ڕاکێشانی پشتیوانی بۆ خۆپیشاندان و ناڕزایەتی خەڵکی عێراق و کوردستان و ناوچەکە بۆیە ئێمە دوای ئەوەی کە بەشدار بووین هەموو ڕۆژانی شەمانێ لەسەر جەم وڵاتانی ئەوروپا لەگەڵ خەڵکی چەپ و ئازادی خوازی ئێراندا و تەرکیزی ئەساسیمان لەگەڵ ئەوانیش ئەوە بوو کە ئێمە چۆن ریزی چینایەتی خۆمان بۆ هاوپشتی لەم جوڵانەوە لەم فرۆشانە ناڕەزایەتی ژنان و لاوان و کرێکاران لە دەرەوە سەفی خۆمان جیاکەوە بۆ ڕێگە نەدەین بۆی کە بە ناسیۆنالیستەکان و باڵی ڕاستی حیزبەکان کە لەگەڵ ئەم فرۆشانەیە ئەوانی شەقامەکانی ئەوروپایان بەدەستەوەگر ئێمە چۆن بتوانین بە ڕێگەیەکی جیاوازتر لەوە بتوانین کە هاوچینەکانی کرێکاران لە ئێرانە بێنینە پشتی ئەم جوڵانەوە و چۆن بتوانین جمهوری ئیسلامی ئێران بخینە ژێر گوشاری ناوەندە نێودەوڵەتەکان ئەحزاب و یەکێتە کرێکارەکان و خەڵکی ئازادی خوازەوە بۆیە
ئێمە سەرەتا لەو جێگەیەوە دەستمان پێکرد کۆبوونەوەیەکماندانەوە لەو لایەنی چەپی بەریتانیامان لەو بوونەوەیان کرد و لەو کۆبوونەوەی قسەمان کرد لەسەر چۆنیەتی بەڕێخستنی جوڵانەوەیەک لە دەرەوە بۆ فشارخستنە سەر جمهوری ئیسلامی ئێران بۆ دژ بەو کوشتە دەرکت و ئیعدام و هەوڵە چەپەڵانی کە کۆماری ئیسلامی ئێران بەڕێی خستە بوو لە ناوەوە ئێمە چۆن توانین گوشارەکان لە جمهوری ئیسلامی ئێران تونکەینەوە تا دەستی ناڕەزایەتەکان لە ناوەوە ئاوەڵاتر بێ بۆ هەنگاو بە هەنگا بۆ پاشە داوامان کرد کە یەکێک لە ڕۆژەکانی شەمان ئەوان بێن لەو خۆپشاندانە ناڕەزایەتیانەی کە لایەن خەڵکی چەپ و ئازادی خواز و ڕێکخراوەکانەوە بەڕێکەوت بوو ئێمەش لایەنێکی سەرەکی بوون لەم ناڕەزایەتیانەیە و ئەوان هاتن لە مەیدانی سەرەکی لەندەن لە ترافگاسکر بەشداریان کرد پەیامی پشتیوانیان نا لەوانە یەکێتی کرێکاری مۆستایان یەکێتی کرێکاری خزمەت گوزاری گشتی و نوێنەری چەند حیزب و لایەنی سیاسی بەریتانیا کە هاتن بە خۆشحاڵیەوە لەژێر چەمی سوود لەژێر ئەو ڕاگرتنی حکمی ئیعدام ئازادکردنی دەست بەجێ زیندانە سیاسیەکان و هاوکاتیش دروشمی ژن ژیان ئازادی کە ئەو پەرچەمە بۆ دروشمە بوو کە ئەو جوڵانەوە ناڕەزایەتی لە ئێرانە لەژێر پەرچەمی خۆی لەژێر خۆیان کۆ کردبووە و دواتر هەر لەوێ بڕیارماندا ئێمە چۆن بتوانین پەیوەندیکەین بە پەرلەمانتارەکانی بەریتانیاوە و خۆشبەختانە دوای ئەوەی کە نامەیەکی کراوەمان ئاڕاستی سەرجەم ئەحزاب و ئیتیحادی و کرێکاری و پەرلەمانتارەکانی بەریتان کرد بۆ ڕاکێشانی پشتیوانی جان ماکدۆناڵد کە هاوڕێیەکی دێرینی منە لە ئەندامی پەرلەمانی بەری پێشووی حکومەتی سێبەر بووە لە لیستی لەیبەر پارتی و ئەو بە پیر بانگەوازەکە و هات ئەو بوو کە کۆبوونەیەکمان لە پەرلەمانی بەریتانیا دانا بۆیە لەو کۆبوونەوەیەدا کە نوێنەری چەند حادی کرێکاری سندیکای کرێکاری بەریتانیا داوت کردبوو بۆ قسەکردن لەسەر دۆخی ئێران و نوێنەرانی چەندین ڕێکخراوی داکۆکیکار لە مافەکانی ژنان و هەڵسوڕاوانی ژنان لە ئێران کەسانێک کە خۆیان 7 ساڵ زیندانی بوون بەدەستی جمهوری ئیسلامی ئێران و ئازاد بوون لەو پانێڵە لەو گفتوگۆیە ئێمە لەوێ بڕیارماندا کە ئەم کۆمیتەیە پێک بێنین و خۆشبەختانە لە 28 یانزەی 2022 لەسەر بەریتانیا و چەند پێکێنا بۆ دیارە ئەم کۆمیتەیە کار ئەکا کە تا کۆماری ئیسلامی ئێران بەهۆی ئەو تاوانانەیەوە کە ریشی خۆپشاندەران لە ئاستی ئەنجامی داوە لە ئاستی نێودەوڵەتیە کار بکەین کە تەریکی بکەینەوە و فشار بکەینە سەر جمهوری ئیسلامیان کە دەست هەڵگرێت لەو کوشتار و زیندان و لە سێدارەدانی خۆپشاندەران و ڕابڕانی کرێکاری و هەڵسوڕاوانی سیاسی هاوکات ئەم کۆمیتەوەی کرێکاری بۆ ڕێکخراوە چەپ و ئینسان دۆستەکان بۆ بەریتانیا ڕابکێشێ بۆم خۆشانە جەماوەری و بزوتەوەی کرێکاری لە ئێرانە هاوکاتی ژەم کۆمیتەیە تیشکە خاتە سەر پرسەکانی ژنان و دژایەتیکردنی ئەپارتایتی جندەری لە ئێرانە و پێداگریەکە لەسەر ئازادی جلوبەرپۆشین ئازادی ڕادەربرین و ئازادی دروستکردنی سندیکا مانگرتن دروستکردنی ڕێکخراوەی کرێکاری سەربەخۆ و هاوکاتیش کە چۆن فشار بێنین ئەم کۆمیتەیە کارەکە لە ڕێگەی حکومەتی بەریتانیاەوە فشار بخەینە سەر جمهوری ئیسلامی ئێران هەم بۆ تەردی دیبلۆماتەکانیان هەم بۆ داخستنی باڵۆێزخانەکانیان هەم بۆی کە فشار بێنین لە ئاستی ڕای گشتیا کە سزای لە سێدارەدان هەڵبۆشێنێتەوە سەرجەم زیندانە سیاسەکان ئازادکە و کۆتایی بێنێ بە میلیتاریزەکردنی شارەکان و تەقەکردن ئەوانیشی کە هەموو تەقیان لە خۆپیشاندرا کردووە بە سزای دیارە لێرە بەسەر ناڕەزایەتی نەپشراوەکانی کرێکاران کە بەردەوام هەموو زانین کە چ لە دەورەی ڕابردوو چ لە دەورەی ئەم خۆڕۆشانە شۆڕژێرانی خەڵکیرانە بەردەوام مانگرتن و ناڕەزایەتی کرێکاران بووە لە چ لە ناوەندە پیشە سازەکان چ کرێکارانی نەوت و غاز چ کرێکارانی بار هەڵگر مامۆستایان
کارانی ئاسنتوانەوە و هەموو ئەو چین و توێژانەی کە لە دەورەی ڕابردووە بە شێوازی جۆرا و زۆر پشتیوانی خۆیان لەو مانگرتنە پەرستاران ڕاگەیاندووە چۆن بتوانێت چاودێر بێ بەسەر دۆخی ئەو ناڕەزایەتیانەوە، چۆن بتوانێت جمهوری ئیسلامیێران هاتە ژێرگوشارەوە و چۆن بتوانێت هاودەنگی لەگەڵ خاتی چینی کرێکار بۆ ئایندەیەکی ئینسانی بۆ ئازادی کە ئەمە بنەمای بزوتنەوەی کرێکاریە بەدەست بێنێ و یەکێکە مەسەلانەی تر چۆن توانین فشار بێنی لامێران لە ڕێکخراوی کاری جیهانی کەینە دەرەوە و لە هەموو ئەمانەش گرنگترم کۆمیتەیە تووە چۆن بتوانین کە کار بکەین بۆی کە ڕێگە بدرێ بە خەڵکی ئێران خۆیان ئازادانە بڕیان لەسەر چارەنووسی سیاسی خۆیان بدەن و ڕێگە بگرین لە دەور و دەخاڵەتی وڵاتانی غەرب و ڕۆژئاوا بۆ ئەوەی کە بەربگرن بە بڕیاری سیاسی ئەوان بۆ دیاریکردنی ئایندە و چارەنووسی خۆیان و دیارە ئێمە دوای ئەوەیە کۆنەوەیەوە ئەم بەیانی ڕاگەیاندنەی خۆیدا مۆدێل مۆشنێکی حازر کرد بە مانای نامەیەکی ئامادە کرد نردی بۆ سەرجەم ئیتیحادیە کرێکاریەکانی بەریتانیا و ئەحزاب و کراوە سیاسەکان کە خۆشبەختانە ژمارەیەکی زۆر لە سندیکای گەورەی بەریتانی سندیکای کمانە کە یەکی کرێکاری PCS 12 خزمەتگوزاری گشتی و بازرگانی یەکێکن لە یەکێتێک کرێکاری سەربەخۆکان RMT بەریتانیا کرێکاریی یەکێتێکی کرێکاری میلیتانتن یەکێتی کرێکاری مخانەکان بوو بەیکەری کە ئەمانە لە هەنگاوی یەکەما پشتیوانی خۆیان ڕاگەیان بۆ ئەم کۆمیتەیە کوتی پشتی لەگەڵ جوماری وەلەو بارەوە کۆبوونەدان بۆ کۆمیتەکە بۆ سوڕاوانی ئەم کۆمیتەیە بۆ ئەندامەکانی خۆیان لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی زوومەوە بۆی قسەکەن لەسەر دۆخی ئەم جوڵانەوەیە و ڕێگریەکانی بەردەمی و مشکلەی ژنان لە ئێرانەوە جمهوری ئیسلامی ئێران بەمەوە هەر لەو ڕاستایەدا ئێمە خۆشبەختانە کرد ئەوە بگرێت لە دیبەیتێکی پەرلەمانە کە ئێمە پێشتر زیاتر چەند مانگی ڕابردووی دەستپێکردنی و خۆشانە جەماوەریە جمهوری ئیسلامی ئێران چەند کەسی ئەعدام کردووە و مامەڵە بە هەڵسوڕاوانی سیاسی و چۆنەتی سەرکوتکردنی ناڕەزایەتەکان و ئەو شێوازە دڕندانەی کە جمهوری ئیسلامی ئێران لە بەرامبەر هەڵسوڕاوانی سیاسی لە بەرامبەر ژنان لە بەرامبەر مامۆستایان لە بەرامبەر مانگرتنی زانکۆکانی تاران و شوێنەکانی تر لە زاهیدان تا ئەسفەهان تا شوێنەکانی تر ئەو مامەڵانەی کە جمهوری ئیسلامی ئێران کردبووی ئێمە هەمومان لە پاپەڕێ ئامادە کرد خۆشبەختانە جان مەکدۆنالد لە دیبەیتێکی ڕەتەوخۆی تەلەڤیزۆنی بە ئامادەیی نوێنەرانی حکومەتی بەریتانیا لەوێ ئەو خواستانی بەرز کردەوە کە ئێمە کۆمیتەیەکمان دروست کردەوە وەلێ ناگەڕێن جمهوری ئیسلامی ئێران پێویستە حکومەتی بەریتانیا حەدێک دانێ بۆ ئەم مامەڵانەی کە جمهوری ئیسلامی ئێران بە خۆپیشاندەران دەیکاوە چۆن بتوانین تەریکی بکەینەوە و چۆن بتوانین باڵوێستخانەکانیان بەداخستن بدەین و ئەو دەستگا تەجەسوسانەی کە لە دەرەوە دانراون بەسەر ناڕەزایەتەکانەوە بەربەمە بگرین هەر بە دوو ئەم هەنگاوەدا ئێمە بڕیارماندا جارە کۆمیتەکە هەر دە ڕۆژجارێک کۆبوونەوەی خۆیە کرد ئێمە هەنگاومانە کە چۆن توانین ئەم نمونەیە کە توان بڵم یەکێ بۆ لە نمونە سەرکەوتۆکان ئەم نمونەیە جۆزینەوە بۆ وڵاتەکانی تر و چۆن توانین ریزی سەر بەخۆی چینایەتی و هاوچینەکانی کرێکاران و جوڵانەوەی ناڕەزایەتی لە ئێرانە بێنینە پشتەری ئەو جوڵانەوە ناڕەزایەتیانە و خۆشبەختانە دامانە ئەشێکمان داناواتە ڕۆژێکی سەراسەری کە بتوانین ناڕەزایەتی بەرینە بەردەم پەرلەمانی بەریتانیا هەمان ڕۆژ کۆبوونەوەیکی تریتی بەرین بەڵام بە ئامادەیەکی زیاترەوە بەو یەکسەرداد و ئامادەیانەی کە کۆمیتەی هاوپشتی لەگەڵ جوڵانەوەی کرێکاری لە خۆشانیدا بوو و بۆیە ئێمە لەو مۆدێلەتەرەوە ئەو نامەی کە ئاراستەی سەرجەندیکا کرێکارەکانی بەریتانیامان کردبوو هەمان ئەو نمونەیەمان بەدەستەوە گر نارمان بۆ سەرجەمی کرێکاریەکان لە ئاسی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و کەنەدا و ئەو ڕۆژەی کە هەشتی مانگ بوو ئێمە داماننا لەو ڕۆژەشە هاوشێوە یەکێتیاریەکان ئەحزاب و لایەنە سیاسیەکان و خەڵکی ئازادی وڵاتانی تر بتوانن لەو ڕۆژەیە هاودەنگی بۆچینەکانی خۆیان دەربڕن لە ئێرانە خۆشبەختانە لە یەکەمین هەنگاوی ئەو ناڕەزایەتیانەیە گەورەترین نێچێتریەکاری فەڕەنسا سێجێتێ پێنج ئیتیحادی کرێکاری لە ئاستی فەڕەنسایە هاتنە دەنگ کامانە قورساییان هەیە بەسەر سیاسەتی
حکومەتی سندیکای کرێکاری سراون لەو ڕۆژەیە خۆپشاندانیان بردە بەردەم باڵوێزخانەی کۆماری پاریس و لە کۆپنهاگن هاوشێوە چەندین ئیتیحادیی کرێکاری بە شێواز ڕێپێوان پشتیوانیان لەو ڕۆژەیە بەم حرەکەتە ناڕەزایەتی ئێمە ڕامانگە لە 8 مانگا پەیوەست بوون و لە سویدا گەورەترین کۆنفدراسیۆنی یەکێتی کرێکاریەکان کە 14 یەکێتی کرێکاری لە نێو ئەم یەکێتیە هەن لە بەردەم پەرلەمان و یادداشتێکیان حەزر کردبوو بۆ وەزارەتی خارجی حکومەتی سویدی هەمان ئەو داواکاریانەی کە ئێمە لە نێو ئەو نامەیە هێنابوومان بۆ فشاردنە سەر جمهوری ئیسلامی ئێران بۆ لە غۆی حکمی ئیعدام و ئازادکردنی سەرجەم زیندانە سیاسیەکان و کۆتایی هێنان بە فەزای میلیتاریست و تەڕدی دیبلۆماتی جمهوری ئیسلامی ئێران نووسین باڵوێزخانەکانی ئەمانە لە نێو ئەو نامەیە درا وەزارەتی خارجی سوید لە نەرویج هاوشێوە ئێمە لەو ڕۆژەدا خۆپشاندان کرابوو لە چەند وڵاتی لە کەنەدا شێوازی پانێڵ واتەفتوگۆ کە چەندین حزاب ئیتیحادی کرێکاری لەوێ هاوشێوە پشتیوانی خۆیان بۆ ناڕزایەتەکانی ئێران ئەو جۆ سەراسەری کە ئێمە لە شتیمان ڕامانگەیان بوو ڕاگەیان و نەکات بگرە چەندین سندیکای مامۆستایان لە ئاستی وڵاتی با بۆ پشتیوانی لەم خۆشانە جاوەریە و لەم ڕۆژە سەراسەری کە دانرا بۆتوانم بڵێم لە تاریخی 5 مانگی ڕابردووی ئەم جوڵانە و ناڕزایەتیانە و ئەو کاردانەوە جیهانیەی کە لەسەر لە پەیوەند بەم ناڕزایەتیانی ئێران چۆتە پێشۆتوان بڵێم کارێکی نمونەیی بوو بەو معنایە نمونەیی بوو کە ئەم جارە خەڵکی ئازادی خوازی ئەوروپا و کەنەدا و ئەمریکا و بەریتانیا یەکێتیە کرێکاریەکان هاتنە پشت سەری ئەم خۆشانە ڕژێرانەی ژنان و لاوان و کرێکاران لە ئێرانەوە هەر لەم خۆپشاندانە ناڕەزاتێکی ئێمە ڕامانگەیان بوو کەسانی وەکو ریچارد برگن کەسان و جێرمی کۆبن سکرتێری پێشووی حیزبی لەیبەرە نوێنەری یەکێتی کرێکاری هێڵی شەمەنەفەر نوێنەری کرێکاری خزمەت گوزاری گشتی و بازرگانی بەریتانیا و چەندین ئەوانی داکۆکی کار دەمافەکانی ژنان لەو خۆپشاندانەی بەردەم پەرلەمانە هاو خەباتی و هاو پشتیوانی خۆیان بۆم کۆمیتێ ڕاگەیان هەمان لە هەمان ڕۆژە ئێمە کۆبوونەی دووەمان بردە پەرلەمانی بەریتانیا ئەوەش بڵێم کە دیارە سەرباری ئامادەیەکی زۆری ئەحزاب و لایەنی سیاسی و خەڵکی ئازادی خوازی ئێران و ئەحزابی چەپ و کۆمۆنیستی ئێران لە نێو ئەو کۆبوونەوە چەندین هەڵسوڕاوی ژنانی ئێران لە نێو ئەم کەسانێک کە باگراوندی سیاسیان هەیە لە نێو ئەم کۆبوونەوە بەشدار بوون و سەرنجام دوای قسە و باس و گفتوگۆکردن ئێمە یادداشتێکمان لەوێ من یادداشتێکم خوێنەوە ئامادە کرد کە خۆشبەختانە و یادداشتە لەلایەن کۆمیتەکەەوە پێشتر دەنگی پێدرا بوو و لەوێ لەو کۆبوونەوەیە لەلایەن بەشداربووانی چ ئەندام پەرلەمان چ ئەحزاب و ڕێکخراوە سیاسیانی کە لەو کۆبوونەوە بەشداریان کرد ئەو یادداشتیان ئیمزا کرد کە ئەو یادداشتەیە یادداشتێکە بۆ حکوومەتی بەریتانیا یادداشتێکە بۆ پەرلەمانی بەریتانیا و یادداشتێکە کە ناوەڕۆکی ئەو ئامانجانی کە کۆمیتەکەی لەسەر دامەزراوە بە جۆرێک لە ناو یادداشتەکەی هاتووە داوا کراوە دوای ئەم ناڕزایەتیانی کە لە ئێران هاتۆتە ئاراوە فشاردرێتە سەر جمهوری ئیسلامی ئێران وەک گوتم جمهوری ئیسلامی ئێران لە ئاستی نێودەوڵەتی تەریک بکرێتەوە دیبلۆماتەکانیان دەربکرێ باڵوێزخانەکانیان دابخرێەوە هاوکاتیش گوشار بێنرێ بۆ کۆمەڵێکی فەوری کە ڕێگری بەردەم ئەم جوڵانەوە ناڕزایەتیانە بووە کە بە شێوازی درڕندانە جمهوری ئیسلامی ئێران مامەڵەی کردووە لەگەڵ ئەم ناڕزایەتیانە لە ماوەی 5 مانگی ڕابردوو چ بە میلیتاریزەکردنی شارەکان چ بە دەرکردنی بڕیاری لە سێدارەدان بۆ هەڵسوڕاوانی ناڕزایەتەکان چ بە ئیهانەتکردن سوکایکردن تەشیرکردن ئازار و ئەزیەت و
فشارهێنان بۆ هەڵسوڕاوانی کرێکاری هەڵسوڕاوانی ژن و لاوان و قابیان و مامۆستایان و پەرستاران و سەرجەمچینی توێژەکانی کۆمەلگا چۆن بتوانین ئەو گوشارانە سەر ئەوان لا ببرێەوە لە ئاستی ناوەندی نێودەوڵەتی و لە ئاستی پەرلەمانی بەریتانیا و لە ئاستی حکوومەتی بەریتانیا و بەڕێگای ئەو هاوپشتێ چینایەتیەی کە ئامانجی کاری ئەم کۆمیتە پشتی بۆ لەگەڵ جوڵانەوەی کرێکاری بتوانین سرە مەحزاب و اتحادیە کرێکاریەکانی جیهان بێنینە پاڵ ئەم مەطاڵبانە کە لە نێو یاداشتەکەشا کۆمەڵی ئەو داواکاری فەوریانەیەوە خۆشبەختانە لان هەموو لایەکەوە ئیمزا کراوە و دیارە ئەم کۆمیتەی هاوپشتی لەگەڵ جوڵانەوەی کرێکاری سەرباریەوەی کە کەسانێکی پێوەی پەیوەست بوون کە کەسانەکن کە بەندێکی سیاسی کرێکاری چەپ و کۆمونیستیان هەیە لە ئێراندا لە نێو ئەم کۆمیتەیە هەڵسوڕاون جگەل لە